بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتتان باش سڵاوتان لێبێت من بێستم خەرەداخیم خۆشحاڵم دیدارێکی تایبەتتان پێشکەش دەکەم لەم دیدارە تایبەتەدا باس لە شۆڕشی ئەیلول دەکەین باسی ئەو ڕۆژانە دەکەین کە پێشمەرگەکانی کوردستان بەبێ هیچ بەرژەوەندی و پلە و پۆستێک دژی زوڵم و داگیرکاری ڕێگەی چیاکانی کوردستانیان دەگرتە بەر میوانی ئەم بەرنامەیەم میوانێکە کە خۆی 14 ساڵی تەمەنی لە نێو ڕزەکانی پێشمەرگایەتیدا لە شۆڕشی ئەیلولدا بەسەر بردووە یەکێک بووە لەوانەی کە دامەزرێنەری یەکەم دەستگای بێتەل بووە لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا و هەروەها وەرگێڕ بووە لە نێوان مەلا مستەفای بارزانی و ئەو ڕۆژنامە نووسانی کە لەو سەردەمەدا سەردانی بارزانی نەمریان دەکرد بەڕێز مامۆستا شەوکەت ئیسماعیل حاجی حەسەن ئاغا مامۆستا لە بەرنامەکەمان لەگەڵمان میوانە پێکەوە گفتوگۆ لەبارەی ڕووداوەکانی شۆڕشی ئەیلولەوە دەکەین مامۆستا زۆر بەخێر بیت چاوکەمی زۆر سپاس بۆ ئەم باکێشتە وەکو فەرمووت من ناو شەوکەتی مەلا ئیسماعیلە وا ناساوم لە شاری سلێمانی بەڵام کونیا شەوکەتی ئیسماعیل ئاغای حاجی حەسەن ئاغای سەلیم ئاغا لە شاری سلێمانی لەدایک بووم لە 22/1930 لە گەڕەکی ساوکەران خوێنی سەرەتایی و ناوەندی و دوانەوەندیشم هەر لە سلێمانی تەواو کردووە لە ساڵی 1958 ببوورە لە ساڵی 1950 لە کاتی ڕژیمی پاشایەتیانە من داخلی کولی شورتە بووم لە بەغا ئێمە خەڵکی سلێمانی 5 کەس بووین من و دڵشادی ئەحمەد شەوقی و ئەحمەد عەلی حافز و عەبدولوهاب ئەتروسی و تەیموری قادر ئاغای زەنگەنان ئەو کاتانە لە هەموو عێراقا 30 کەس وەرگیرا و یەکەم جار مامۆستاجا من ویستم لەوە دەست پێ بکەم بەڕێزت لە شاری سلێمانی لەدایک بوویت دوای تەواوکردنی دواناوەندی لە ساڵی 1950 بەڕێزت لە کۆلیژی پۆلیس وەردەگیرێیت دواتر دەبیتە معاون شورتە معاون مدیر شورتە لە منتیقەی بارزان دروستە باسی حەزەکەم لەو ڕووداوە لەوە دەست پێ بکەین باش بەرپرسەکەت پێت دەڵێت کە بچیت لە گوندی هەرەن لە گوندی هەرەن مەفرەزە لێ بدەیت و سەنگەر دژی هێزەکانی شێخ ئەحمەدی بارزان دابنیت بەڕێزت باسی ئەوم بۆ بکە تۆ پشتت لە هێزەکانی شێخ ئەحمەدی بارزان کرد باسی ئەو ڕووداوم بۆ بکە با لێەوە بچینە ناو بابەتەکەەوە کاتێکە لە بەغاوم لە پیانۆ قوات شورتە سەیارە خەلفە سەددا لیواکەی ئێمە لیوای یەک حرەکەتمان کرد بۆ مووسڵ ئێمە خۆمان و لیواکەمان لە مووسڵ لە ماسکەر غەزلانی بووین دوای ماوەیەک فەوجەکەی ئێمە حرەکەتی کرد بۆ ناوچەی بادینان پێشەوەی کە بڕۆین بۆ ناوچەی بادینان لە مووسڵ مدیری شورتەی مووسڵ ناوی ئیسماعیل عەبایی بوو لە نادی زوباتی مووسڵ کۆبوونەوەیکی لەگەڵا کردین وتی ئێستا ئێوە چن بۆ منتیقەی بادینان بۆ لای منتیقەی زێباری پیاڵن لای بیرە کەپرە و گوندی هەرن ڕەبایەکانتان بەرامبەر بە ناوچەی بەرزان دابنن لە هەرنەوە بەرامبەر بە بیرە کەپرە و بەرامبەر بە بلە و بارزان کە وەختێ من گەیشت بە ئەوێ لەبەرەوەی ئامادە نەبووم شەڕی کورت بکەم و یا بە ناپاکی بچمە تۆ مەسئولی هێزەکە بووی لەوێ بەڵێ خۆم و فەسیلەکەم لە گوندی هەرن لەوێ جێگیر بووین ڕەبیەکانی خۆم سەنگەرەکان پێی زوا بوو بەرامبەر بە ناوچەی بەرزان بێ ئەمزانی کە بەلای گوندەکە جاربەجارێ ئەچێ بۆ خزمەت شێخ ئەحمەدی بەرزانی پێم وت کە ئەم جارە کە چووی بۆ ئەوێ پێی بڵێ ئەوەی کە لە گوندی هەرنە خەڵقی سلێمانیە و وابزانن کە یەکێکە لە ئێوە من بۆیە ڕەبیەکانم بەو شێوەیە داناوە شێخمە فەرمووی کە هەر بینیمان ئەو مەسئولە
هێزەکەی خۆی دابش کردو بەسەر چەند سەنگەرێکە ڕوبەڕووی بڵێ پشتی کردوتە ئێمە زانێمان ئەمە کوردە و خەڵکی سلێمانیشە بە جۆرەی بۆ چوونەکەی خۆی ماوەیەکی زۆر لەو ماینەوانێ دوای بینێ شەر لە ناوچەی زاویتە دەست مامۆستا باسی ئەوم بۆ بکە بەڕێزت لە ناو سوپاوە چوویدەتە ئەو گوندە بەڵێ لە کتێبەکەت ئاماژە بەواکەی کە هەندێک دابوونەریت هەندێک شت لە ئەو سنوورە لە دیهاتەکان بەلاتەوە سیر بووە بۆ نمونە باسی گەنم و خۆڵت کردووە لە کتێبەکەتە حەزەکەم بینەران بزانن ئەم مەسەلەی گەنم و خۆڵت چییە؟ کاتێ من لە گوندی هەرن بووم گوندی هەرن چوار گەڕێک بوو و چوار مختاریشی هەبوو بەڵێ ئاوی خواردنەوەیان تەنها لەسەر چەند بیرێ بوو لە ناو گوندەکە ئاوی پاک کە بیان هێنا بۆ هیچ سەرچاوەیەکی کارێزی نەبوو کانی نەبوو لە گوندەکە نەخێر لەناو ئەو گوندا تەنها بیری لێبوو ئاوی بیریان بۆ زۆر شت بەکارهێنا بەڵام بۆ خواردنەوە ئەچوونە سەر ڕووباری شین زەی گەورە لەوێ زۆر گابەردی لێبوو بەردەکانیان چاڵ کردبوو قوڵ کردبوو پاشان کردبوو لە کاتی بارانبارینە پڕ ئەبوو لە ئاو ئیتر ئەڕۆین بە کوونگە و شەڵتە ئاوی ناو ئەو بەردانان ئەهێنایەوە بۆ خواردن زۆر پاک و زوڵاڵ و بەجێ بوو زۆر جار بۆ منیشان هەرێهێنا لە گوندەکە بۆ شارەزایی بوون لە دەوروپشتی ئەو شوێنە پێزوا بوو من بگەڕێم بە ناوچەکە چوومە لە گوندی هەرنەوە بەرەو گوندی ڕۆشن پیانەوە چوار بوت بە قەپاڵی چیاکانەوە تەماشام کرد کابرایشی خەڵکی گوندی چوار بوت گوێدرێژێکی پێ و لەسەر گوێدرێژەکە فەردەگەرمی پێەیە دایگرت لەبەر چاوی من دایگرت و ناو بەردەکانە گەنمەکەی بڵاو ئەکردەوانێ لەو شوێنانە لە گوندی چوار بوت و ناوچەی دەوروبەری هەرن هەمووی شاخاوی و بەردەڵانیە شوێنی وانە بوو کە بڵێ ئەو بتوانێ ئەنی زەوی کشت و کاڵی کەم بوو زەوی کشتکاڵی نەبوو لە بینی بەردەکانە توی ئەچان گەنمەکەی ئەچان و بە خاکە نازش خۆڵێ کرد بە سەریا بۆەوەی دوای بارانبارین و کاتی خۆیان پێ بگا و بە دەستکەنە دەسک بیدورێتەوانێ ئەوە شتێکی سەرنجڕاکێش دواتر لە ساڵی 1961 لە 11 مانگ هێزەکەتان ئەگوازرێتەوە بۆ ناوچەی زاوێتە لە سنووری دهۆک ئەو کاتە دهۆک پێم وابێ قەزا بوو سەر بە مووسڵ بووە باسی ئەو ڕووداوە بۆ بکە کە دواتر لەوێوە تۆ ئەگوازرێتەوە بۆ منتیقی دهۆک و بۆ لای زاوێتە دوای بینێک کە من لە گوندی هەرن بووم ناوکۆچی لە بینی حکوومەت و پێشمەرگا ئەوەختە هەران و لەشکر دەستی پێکرد جا بۆ مەبەستە فەوجەکەی ئێمە لەوێوە لە مووسڵەوە گوازرایەوە بۆ دهۆک هەروە فەسیلەکەی منیش چوین بۆ دهۆک لە دهۆک ڕۆژی دوایی حرەکەتمان کرد بەرەو زاویتە لە زاویتە لە قەسی مەلیکە مەقەڕی فەوجەکان دانا کە منیش لە ئەو فۆجا بووم لە فەسیلی یەک فۆجی یەک قەسی مەلیک ئەو وەختانە یعنی چۆڵ بوو کەسی تیان نەبوو ئێمە مەقەڕی فۆجمان لەوێدانا یەکسەر فۆجەکە دابەش بوو بە دەوروپشتی شوێنەکە و بە ئەو شاخ و داخەی کە لە دەوروپشتە هێزی پێشمەرگە لەو سنوورە هەبوو ئەو کاتە بەڵێ کە دابەش بووین من چوومە سەر چیایەک پیانەوە چیای سەنام خۆم و لەگەڵ فەسیلەکەم کە چوینە سەر چیاکە کە من گەشتمە ئەوێ نزیک دوای نیوەڕۆکی درەنگ بوو بەیانەکەی کە حرەکەتمان کردووە بۆ ئەو شوێنانە پۆلیسەکان نانی بەیانیشان نەخواردبوو چلو و بەرگ و شتەکانیشان هەر لە ناو مەقەڕی فەوجەکە بوو لە زاویتە دوای بینێ بوو بە تەقا لە دواترە ئەزانیم کە ئەوە جەماعەتی
غازی حاجی مەلۆ عەبدولواحیدی حاجی مەلۆن خۆیان خەڵکی ئەو ناوچەیەن و ئەوان لەبەر شارزایی خۆیان کە لەگەڵ لەشکری کووردا بوون ئەو وەختە هەرپیانەوە لەشکر هاتوونە دەور پشتی فەوجەکەی ئێمە تەقیان نەکرد. تەقیان لە ئێوە کردبەوە ئێوە بترسن یان نابەتە بە قەسی شەڕەوەنێ قەسی شەڕ. دوای بینە کە بینیم ئێمە بەرەو ئێوارەیە ئەڕۆین و شۆمان بەسەرایە پۆلیسەکانیش پاڵتۆ و پێویستی ڕۆژانەی خۆیان هەمووی هەریەکە لە هەگبەیە کاوی لە ناو مەقەڕی فەوجەکایە 4-5 پۆلیسم ناردە خوارەوانە کە بچن سەر پشتی وڵاق ئەو هینانە بێنن ئەو توربانە بێنن پێڵە توربە لە ڕێگا تەقیان لێکرا پێشمەگە تەقی لێکردن ئەو وەختە بە پێشمەگەیان و لەش مامەسا ئەو کاتە تۆ بڕیارتدا بچتە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگەوە لەو کاتا بڕیارتدایا پێشتر لە خەیاڵت هەبوو کە بچتە ناو ڕیزی شۆڕشەوە بەڵێ کاتێ لە بەغابوون لە بێ بگەڕێمەوە دووەوە کە ئەمری حرەکەتی لێواکەمان دەرچوو بچین بۆ کوردستان و بەرەگا بوونەوەی هەر جمۆ جۆڵێک کە کورد بیکە و بەرزانیان بیکەن من یەکسەر بریارمنا لە لای خۆمەوانە لە فرسەتێکە بتوانم بچمە ناو لەشکری کوردەوانێ بۆ ئەمە بەسە برادێکەمە بوو ناوی مصفا سلێمان بوو لە دوایە بوو بە بەڕێوبەری گشتی مامەلی شەکرەکەی سلێمانی ئەوە برادەرم بوو هەموو ئێوارە یەکتریمانە بینی ئەو ئەندامێکی کارا و چالاکی پارتی بوو بەڵێ داوام لەو کرد کە نامەیەکەم باتیە لە لای خۆم بێ لە وەختی پێویستە لەوانەیە بچمە ناو شۆڕشەوە یاخو بە هەرنەوە ئاکە ئەگەر کەوتمە ناو دەستی ئەوان ئەو نامەیەم پێبێ بۆ ئەمە بەسە نامەیەکی زۆر بچووک وەکو بەقەی سکلێتێک نقلێک لە عەبدوڕەحمان زەبیحی کە ئەندامی لجنەی مەرکەزی بوو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو بەڵام لە پارتیا ئەندامی لجنەی مەرکەزی بوو لە ئەوە نامەیەکی بۆ هێنا نامەکە زۆر بچوو بوو خسمە ناو شخارتەیەکەوە لە کاتێ حرەکەتە ئەو نامەیەم پێبوو هەر لە گیرفان مابوو هەرچە من جگەرە ناژێشە بەڵام ئەو شخارتەیە بەردەوام پێبوو کەواتە لە گەشتینە زاویتە و ئەمرێوەشانە وەکو ئارزم کردی چەند پۆلیسێکم ناردە خوارەوە کە ئەو ئەفەرشی پێڵێن لەگەڵ ئەو توربانە بیهێنە سەرەوانە بەڵام تەقیان لێکردن و گەڕانەوە ناتوانی بگەنە بە قەری فەوجەکەەوە لەبەرەوەی بەرەو ئێوارەیە ڕۆشتین بالانیشن منمە ئەباری پێویست وا بۆ ئەو پێویستیانی خۆمان بێنین خۆم 4-5 پۆلیسم لەگەڵ خۆما برد و بەرەو خوار بوومەوە لە چیاسەنام بۆ مەقەڕی فەوجەکە کە گەشتمەوێ ئامرەکە منی بینی ناوی ڕۆکنەدین ئەحمەد بوو وتی عەرەب بوو بەڵێ بۆ هاتوویتە خوارەوە وتماتۆم ئەو پێویستیانەی پۆلیسەکان بمەسەر وتی تۆ بڕۆ من خۆمەی نێرم منیش وتم من ناڕۆم خۆمەی بم وتی من ئەمری پێەکەم تۆ بڕۆ من خۆمەی نێرم منیش وەکو گەنجێک و وەکو کوردێک کە هەر لەوە پێشە قەرارە ماوە بەرهەڵەسی ئەوامێریا بکە کە هەر ئلحاقم کرد من خۆمێ وتی دەبڕۆ لەو ژوورە دانیشە لە ژوورەکە چۆڵ بوو کەسی لێ نەبوو تەماشام کرد حرەسی دانا بە دیارمەوە وەکو زیندانی کردی بەڵێ بەڵێ تۆمەس لە دوایە زانیم کە دەست بەجێ سەحبەلیەتی کردوم و بەدی کە بمێنەوە بۆ دهۆک و لێو بۆ مۆسڵ لێشە بۆ بەقا بمەن بە مەحکەمەی سەورە فەرمانی گرتنت بۆ دەرچوو بوو یان هەر ئەو ئامرە فەرمانی گرتنەکەی دەرکرد ئەو ئامرە فەرمانی کردبوو بە ئەمری ئەو بۆی هەیە چونکە ئامرە بۆی هەیە بڵێ ئەمە تەمەڕوودی کردووە لە ئەوامر ئەینێرمەوانێ بۆ لێپرسینەوە و بۆ مەحکەمە ئیتر منی قسە پێشی لۆریەکەوانێ لە تەنیش بۆ پۆلیسێک وەکو حەرەس لای چە پیشمەوانێ شۆفێرەکە لە پێشیشەوە 4-5 حەرەس بە تفەنگەوانێ بریناری ژیشمان لەگەڵا بوو دوایی بۆم دەرکەوت کە
لەسەر لاسرچی ئیشەکە کەوتینە ڕێ زۆر دوور نەکەوتینەوانە گەشتە نزیک گوندێ پێڵێن بادێ لێوە لە بەرامبەرمان لای ڕاستەوانێ چیایەکە و پیانەوە چیای کەمەکە لێوە لە دامێنی چیاکەوە تاقەمان لێکرا شۆفێرەکە زۆر ترسا و پێینا بە بەنزینە و ڕاست و چە پێ کردو ئەمانە خەریب و وەریشمان جەڕێ ئیتر من دەستم کرد وتم دەرباز مەبە لێرەش دەرباز بن لەو لاترەوە لەوانەیە کەمینێکی تر هەبێ ئەمجارە با قەسی کوشتەقەمان لێ بکەن ڕابوەستە بە قسەی کردم ڕاوەستە ئیتر من دابەزیمە خوارەوە پێش ئەوە کە پێڵێن بەدلێ قتال بەدلەیەکە سەراسەر لەبەرەکرێ ئەو بەدلیان لەبەر کردیت کە دەست بەسەرکرای هەر لە بەرمانە بوو ڕستمن ئەبێ ئەو بەدلانە بەدلێ قتالی پێڵێن لەبەر بن نەزمەکانم لێ کردەوە بۆی لە دوورەوانێ تەسەوریە بکرێگەر پێشمەکە هەبێتەوەمانە کە ببینن ئەمە زانلێ و دەرەجەدارە تەقی لەکە من نەزمەکانم لێ کردو کە دابەزیمە خوارەوانە لە دوورەوەی نەکانمە بینی پێشمەکان ئیشارەتم لێکردن کە بێنە پێشەوە ئەوە زۆر بە ترسەوەکو بڵێ هاتنە پێشەوانێ وتم من کوردم خەڵکی سلێمانیم وتی های وەڵام ئادەم تۆ کوردی و بۆ شەڕی ئێمە تۆ چی وتم من زابتی شڕتم های وەڵا تۆ بۆ شەڕی ئێمە هاتووی پێشەشیە بێت تۆ بکوژین وتم نا ئەمەم کوژن من پێناوی ئێوە سەحبەلیەت کراوە بۆ ئێستا ئەمبەن بۆ مەحکەمە بۆ هەولێر و ببورە بۆ هۆکو لێشەوە بۆ مووسڵ و بۆ بەخا نامەیەشیشم پێ بۆ عەلی ئەسکەری یەکێکیان وتی تۆ عەلی ئەسکەریە ناسی وتم من نایناسم بەڵام نامەکەم لە پارتیە وەرگتەوە بۆ ئەو ئیتر زۆر ڕێزیان لێگرتم و لەگەڵ پۆلیسەکانی کە لەگەڵ مابوو ئەوان نیشانایە پێشخۆیان و بە چیاکە سەر کەوتین چای کەمەکە گەشتە شوێنە پەنابەر دێبوو لەویا دانیشتین یەکەم کەس کە بینیم ناوی تۆفیق بەگی بەرواری بوو ئەو لێوێ بوو خۆی پێناسیم کە ئەو عارف بادێ لەگەڵ یانە بوو لە پێشمەرگەکان ئەوە کێ بوو ڕووداوێکی خۆشتان هەیە دواتر پێم وا بێ لە مەنتیقەی دهۆک یەکتری ئەبیننەوە بەڵێ کە ئەو کاتانە یعنی کە ئۆکۆڵێ من چوو بە ڕێزەوە و بەختم کۆتە ناو لەشکری کوردەوانێ نامەکە دیا بە پێشمەرگەکان بەڵێ یامنێ زۆران پێخۆش و وتیان ئێمە ئەیگەینە شوێنی مەبەست دوایی زانیم یەشێکیان ناوی عەبدوڕەحمان بادێیە هەر خەڵقی ئەو گوندەیە ئەویتریان ناوی عارف بادێ ئەویتریان ناوی حەسەن خەڵقی بامەر نییە حەسەنی ستیان پێوت بە ناوی وازانم دایکی وشتێکەوە سێ چوار پێشمەرگەی تریشی لەگەڵا بوو کە و کاتە هەرانەوە لەشکرد ئیتر کە گەیشت لە سەروانە دوایی ئەو تۆفیق بەگی بەرواری وتی جەنابی سەرۆکیش لەو نزیکانەیە لە گوندی باڵەتەیە لە دواترە ئەو بین کە عەلی ئەسکەریش هەر لەوەیە تر لەگەڵ ئەوانە مامەوانێ بۆ شەوێ ئەوەی کە بینیم کە عەلی ئەسکەری بوو لەگەڵ برادێکی ناوی ئەشرەف ئامێدی بوو خەڵقی ئامێدی بوو پۆلیسەکانیش هەر لەگەڵ ئێمە بوون وەکو دەست بەسەر ئەمجارە ئەوان دەست بەسەر بوون بەڵێ ئیتر عەلی ئەسکەری پێوتم ئەم پۆلیسانە چی لێ بکەی وتم وەڵا یەکیان زۆر خراپ بوو لەگەڵمە لەو پێشتر مراسیلی من بوو جلی بۆشتم خواردنی بۆ لێ نام لە ڕێوە پێڵایی بۆ باکردم کەچی کە بینی ئەمری گرتن دەرچوو هاوارێ کرد بەسەرمەوە خێراکەم وەزم پێم و تۆ ساعتە لەمەوە پێش بە هێنی پێڵە تەحریە ئەسکەری بووە کردە بێسە بواڵێ وتی ناخر تۆ خاینی وتم ئەوە وای پێوتم وتی دەباشە ئەوە تفەنگە دێنێ کامیانە کوژی بیکوژە وتی وەڵام کەسم نەکوشتەوە هیچیشیان ناکوژم وتی آخر ئێمە ئەسیر یەخسیر لای خۆمان ناهێڵینەوە چونکە بێ بە ئەرێک بەسەر
ئەو ماڵانەی کە ئێمە میواناریان میوان نادیمانەکەن ئەبێ شوێنێوان خۆشتر بێەوە خواردنی ئەوان ڕێک و پێکتر بێ لە هی ئێمە لەبەرەوە سبێنێ ئێمە بەرەڵایەنەکە وتم باشە بەرەڵای هەڵوێستیان چۆن بوو ئەوانەی کە لەگەڵ تابوون دوای ئەوەی کە زانیان ئازاد دەکرێن هیچ هاتنەوە بۆ لات قسەیان لەگەڵ کردیت زۆر تێکچوون لەوە و کەوتنە پاڕانەوە لە من و لە برادەرانی لەشکر و ئەمستانە کە ئیزنیان نان ڕۆیشن دوای دەڕۆژ ئەو فۆزەی کە منی لێبوو لەگەڵ چەند دەبابە و زرە پۆشی ئەسکەری و هەندەسا هێرشیان هێنا لە دۆکەوانە بەرەو زاویتە لێشەوە بەرەو بامەڕنی لەشکری کورد و سەرۆک بارزانانی لە منطقەی بامەڕنی و چای مەتی نابوو لە ئەو شەڕا کە شەڕەشی زۆر گەورە ڕوویا لای بادێ و مامۆستا ئەفوم کە ڕاتەگرم ڕووداوەکان زۆر خۆشن کە بەسەرێکەوە بیان گێڕێتەوە بەڵام بەداخۆ کاتی بەرنامەکەمان کەم ئەبێ بەشێکیان تۆزێک تێپەڕێنین باسی یەکەم بینینی خۆتم بۆ بکە لەگەڵ بارزانی نەمرا کەی بوو چوویتە لای و هەڵوێستی چۆن بوو ماوەیە بوو کە پەیوەندیم کردبوو لەگەڵ شۆڕشەوانێ و لەو شەڕێی کە لە زاویتە و لە کۆڕی گاڤانە و لۆمانە ڕوویە جیهازی بێتەر دەستکەوت بوو من سوودم لە یەکێ لە جیهازەکان وەرگرت بۆ وەرگرتنی پرسکەی میلی هینی ئەو سوپایی کە ئەو هێزەی کە بەرەو ڕووی ئێمە هات دواتر کە گەیشتینە بەرواری باڵا کانی ماسی شێشیان کە ئالی ئەسکەری بە منی و ئەچینە خزمە بەرزانی یەکەم بینینم سەرۆک بارزانی لە بەرواری باڵا بوو ناوچەی بەرواری باڵا وازان پێشتریش لە گوندێکە ناوی گوندەکە ئێستا باش ناتەوە ئەزان بێ دوێ کە چوومە خزمەتی لە ژووری کە دانیشت بوو بەرهەیوانێکیشی لەگەڵ لە بەرهەیوانەکە یەکێک لاوەکو گۆرانی ئەوت لە دوایە زانم کە سەرۆک بارزانی هەزی لە لاوکە بە تایبەتی لاوکی سێ عەلی ئەسقەر و ئەمانە برسەکانم مایە ئۆزا یەکەمجا برسەکان لە بەردەمی خۆیان دانا دوایی دەستی کرد بە خوێندنەوەی زانیم کە دەموسەدای ئەو گۆرانی بێشەی بەدڵ نییە بە خاتنی لێ کردم و منش زۆر پێخۆشحاڵ بووم کە بۆ یەکەم جار گەشتبەتە خزمە سەرۆک بەرزانی وتی ئەوە تۆ قەیناکە ئێستا نیمسە جێگیر بووی لەگەڵ ئێمە بەڵام ئەگەر دوو دڵی لەگەڵ ئێمە بمێنیتەوانێ ئێمە ئەتوانین خەڵق لەگەڵا بنێرین بۆ ڕێتوانێ بۆ ناو حکوومەت وتم من حەزەکەم لەگەڵ شۆڕشا بم چونکە پێشەکی بریارم مابوو کە ڕۆژە لە ڕۆژان بێ بە ناو شۆڕشەوە مامۆستایەتی تۆ لەوە چوویتە ناو شۆڕشەوە دەست کرد بە خەبات بەڵێ دواتر باسی ئەوم بۆ بکە کە چۆن ئامێری بێتەلتان بۆ شۆڕشدانا شەڕێکی گەورە ڕوئەدات لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقا خود هێزی میریک ئەو کاتەوەیان پێوتراوە ئامێرێکی بێتەلەکەوێتە دەست ئێوە باسی ئەو ڕووداوم بۆ بکە چۆن ئیسفادەتان لەو ئامێرە بێتەلە کرد و دواتر چۆن توانیتان کۆدەکان شی بکەنەوە وەختەیە من چوومە ناو لەشکرەوانێ لە دوای دە ڕۆژ ئەو فۆزەی کە منی لێبووم لەگەڵ هێزێکی تری سوپا زرێ پۆش و ئەمشادیان لەگەڵا و هێرشیان هێنا بەرەو بامەڕنی بەڵێ لە لۆمانە و لەو ڕێگایانە لەشکر بەرەنگاریان بوو سەرش هێتەوە یادم ئەوەی کە سەرپەرشتیە کرد ناوی نەبی سەر ئاسن بوو توی من ئەبرتان پێکەم هیچ کەسێک تەقە نەکە هەتا من تەقاکەم ئیتر ئەو
ڕەتڵی پیاڵەن هینی ئەسکەر و هی پۆلیسی خۆی سار و ئەمانە کەوتنە ناوانە لە هەموو ناکۆتەکان لێکرا ژمارەیەکی ێزگار زۆریان لێ کوژرا لە ئەو شەڕا ئامێری بێتەلیشان پێبوو لاسلچی کەوتووە دەستیان من کە بینیم بازێکیان شکانووە بە بەرزانەکانم وت لەمەولا مەیشتێن بۆچی ئەمەتان شکانووە وەداخر بەهۆی ئەوە داوای تۆپ و تارەکەن و ئەمانە ئێنە ساوتمدا لەمەولا کە جیهاز و شتیوە دەستکەوت بە ساحیبی هێنن بۆ لای من سوودی لێوەرەگەم یەکێ لە پێم وایە بێ ئامێرێکی ژمارە 12 کەوێتە دەست یەکێ لەو ئامێرانە پیاڵەن جیهازی ڕقم 12 فەڕەنسیە دۆزە گەورەیە گەورەتر لە جیهازەکانی تر ئیتر برادێکم قسە سەری خەڵکی ئامێدی بوو ئەو سەرپەرشتی ئەکرد و بروسکەی میری وەرەگەر ئەو وەختە بروسەکان هەمووی بە کراوەیی بوو ئەجا ماوەسا بۆچی بە کراوەیی بوو ینی نازانێ کە لە ناو لەشکرە ئامێرەکێ مراقەبەکە و پیاڵەن نەیان نەزانیان پێیان وا بوو کە هێزی پێشمەرگە توانای نییە ئامێری بێتەلی هەبێت نانەزانێت کە ئێمە ئامێری بێتەلمان دەستکەوتەوە بەکاری شێهێنین بەڵێ ئەو زانیاریان نەبوو جا سەرەوەی لە ناو ئەو ئۆراقوسانەی کە گیرابوون ئەو بروسکانم بینیوانە کە ئامیرەکە لەسەر منی ناردووە بۆ مەقڕی لیوا لە بوسڵ ئەو کاتێککە لە ناو سوپا بوویت کە جیهازەکەمان گرت و ئەوراقی زۆری لەگەڵا بوو هی ئەو فۆزەی کە منی تیابووم هەموو مەقەڕەکە شتومەکی مەقەڕەکە بە جیهازەوە بە نووسینەوە بە بروسکەوانێ هەمووی گیرا بوو پێشمەرگەکان هەمویان هێنابوو من بە ناوی گەڕام هەموو ئەو بروسکانم بینیەوانە کە وەختێ من لە گەڵ قووەتەکە لە زاویتە بووم لەسەر من نووسراوە لە بروسکەیەکە نووسراوە ئەڵێ زانی بووان پۆلیسەکان کە چوو بوونەوتوە با بەوە شەوکەت دەرچوو لەگەڵ ئەوان نایە و پێشوازیان لێ کرد و ڕێزیان لێگرت و ئەمانە مامۆستایتر لەوە شۆڕژ هێزی پێشمەرگە بێتە خاوەنی ئامێری بێتەل و یەکەم پێم وابێ بەڕێزت هەر وێزگێک دروست دەکەی لە شۆڕشە ناوێکی لێنیت بە بۆنەی پەڕینەوەی بارزانانی نەمەر بۆ ئاوی ئاراس ناوی ئاراس لە دەستگای بێتەلەکەتان دەنێ بەڵێ یەکەم ئامێر کە خزمە کار ناوم نا ئاراس لەبەر خۆشەویستی ئەو وەکۆڵێ ئەو ئینەی کە ئەو سەفەرێکە بۆ رووسیا سەرۆک بارزانانی کردیان بە ڕووباری ئاراسا پەڕینەوە بۆ بەری ئەوبەر بێتەلەکەم نانا بێتەلی ئاراس هەر بەو ناوە شماوەتەوە هەتا کوێستا جا ئەوەیە کە ئەرزم کردی بروسەکانم خوێندنەوانێ ئەڵێ منذ أن التحق شوكة إسماعيل بالمتمردين الرمي يأتينا من جميع الجهات ئەڵێ دەو کاتەوەی کە ئەم چۆتە ناو یاخیبوونەکانەوە لە هەموو لایەکەوە تەقەمان لێکرێ جا لە بوسڵەوە ئەمەلیواکە جوابیاتەوە ئەڵێ تۆ لەو بەرقیا ئەڵێ لە هەموو لایەکەوە تەقەمان لێکرێ ئەی چۆن شەوکەتن نرد بەناو ئەو تەقە و هەراو بگرا سەحبەلیە دیان کرد ئامیرەکە نای ڕوکنەدین ئەحمەد بوو لەسەر ئەوەی کەوا منی یاوە بەدەستەوانێ سەحبەلیە دیان کرد ناردیان بۆ بەغاو لەوێ لە ماسکەر دوایی بیسم لە ماسکەر ڕەشی لە حەبسخانێ لەوێ حەبس کرا و لە ماسکەر ڕەشی مامۆستا نەبی سەرئاسن کێ بوو لە شۆڕش بۆچی سەرۆک بارزانی فەرمانی پێکات دەڵێت پشتی سوپا بەردە سوپا مەبەستم ئەو قۆتێکە هاتووە بەڵێ سوپای حکوومەتە نەک لەشکری هێزی پێشمەرگەی کوردستان و بێگومان دواتریش بۆمان شی بکەرەوە بزانین بۆچی لەو سەردەمەدا بە پێشمەرگە وتراوە لەشکری کوردستان ئایا هێزی پێشمەرگە لەو سەردەمەدا هێزێکی نیزامی بووە کە
لەشکری کوردستان بێت بەس سەرەتا بۆم باس کە نەبی سەرئاسن کێ بوو؟ نەبی سەراسن پێشمەرگەیەکی بەرزانی بوو لێ هاتوو ئازا و گورج و گۆڵ جێ بڕای سەرک بەرزانی بوو کە قیادەی شوێنێکی باتێ یا ژمارەیەکی زۆر پێشمەرگە کە وەختە هەر لەشکریان پێوە جا ئەوەنەی کە من بێتەوە یادم ئەو لەو بەرپرسی ئەو هێزەی بەرزانیەکان بوو بەرزانی حەزی نەکرد خەڵکەشی زۆر ینی لە دژمنیش بکوژرێ باڵێ بە هیچ حەزی نەکەی و ئەمانە کوڕی میلەتن ئەسکەر پۆلیس کوڕی میلەتن هێناون بۆ شەڕی ئێمە بە ئەمر هاتوون هەوڵ بن نەکوژرن ئەوانەی بتوانن کە زۆر هاتنە پێشەوە بریندار بکرێن نەکوژرن دوای ئەوە کەزانیتان ئاسی بوون پشتیان بەربن با بکشێنەوە هەڕا بکەن زیاتریان لێ نەکوژرێ بە ئەو شێوە بۆیە ئەو کاتانە ئانووی لەشکر چونکە وشەی پێشمەرگە لە ئالان نەبوو تەنا ئەو هێزەی کە لەگەڵ سەرۆک بەرزانیا بوو کە ژمارەیان ئەو کاتێک کە من پەیوەندیم کرد 750 کەس بووین کە زۆریان بێچەکی عەفوم کە مامۆستا نەبی سەرئاسن ئەنی فەرمانەکەی مەلا مستەفای بارزانی جێبەجێ کرد پشتی سوپای بەردا بۆ ئەوەی دەربازەیەک بکرێتەوە و بکشێنەوە و زۆریان لێ نەکوژرێت بەڵێ دواتر باسی ئەوم بۆ بکە سەرقۆڵە ببوورە سەرقۆڵە دواتر پێم وا بێت سەرقۆڵە پێک هاتوو بوو لە چەند پێشمەرگەیەک ینی ئەو نیزامەی کە لەشکری کوردستانی لەسەر دامەزرا بوو چۆن بوو ینی بەرپرسەکانیان ناویان چی بوو چۆن بوو لە شۆڕشی ئەیلولاکە وەکو هێزێکی نیزامی لە شۆڕشا بەشداریان کرده بوو ینی هێزێکی میلیشیاگەری نەبوو پێشمەرگەکانی سەردەمی شۆڕشی ئەیلول هێزێکی نیزامی ڕێکوپێک و ناوەکانیان چۆن بوو ژمارەی پێشمەرگەکانیان چەند بوو چەکەکانیان چی بوو ئەو کاتانەی کە من چوومە ناو شۆڕشەوە ژمارەی چەگارەکان 750 کەس بوون لەم 750 پێشمەرگانە وەختە نەوتا پێشمەرگ لەشکر چونکە وشەی پێشمەرگە لە ساڵی 1964ەوە هاتەکایەوە کە ئەو پێشمەرگە بەتالیۆن هێز لەو پێشتر لای ئەو هێزەی لەگەڵ سەرۆک بەرزانیا بوو هەر قۆڵ هەبوو قۆڵێک مەسەن ئامری یەکێ سەرپەرشتیە کرد یا بڵێ ئەیبەر بەڕێوە چیان پێوت ئەوەی کە سەرقۆڵیان پێوت سەرقۆڵە ئیترەمە 15 کەس 20 کەس 30 کەس یا جاری وا بوو ئەڕژ بە دەوری 150 کەس لەم 150 چەگارە ژمارەیەکیان لە شوێنێکی دوورتر لە دواوە بارەگایشیان بۆ خۆیان دروست دەکرد بۆەوەی کە برینارێ هەبێ بینەرن بۆ ئەوێ یاخۆ ئازۆ قەوشتێکی وا کە هاتوێتە دەست و کۆ کرابێتەوانە لێەوە بینێرن بۆ پێشەوانە بۆ بەرەی شەڕ بەڵێ هاجر کێ بوو لە شۆڕشی ئەیلولا هاجر بەڵێ هاجر کێ بوو ئەڵێن باس لە کتێبەکەدا بەسەرهاتێکی گەڕیتەوە کە زۆر دوعای کردووە بەڵێ حەزەکەم بۆ بەسەراتەم بۆ باسکەی ینی ئەمر وا بوو کە لە ماڵان دابەشە بین و تەوسیەکرێن ئەو وەختە هەموو ئەرچێکمان لەسەر خەڵکی گوندان بوو لە ماڵەکان دابەشەکراین و ئیتر نان و خواردن و پێویستی هەتا تووتن ئەوەی کەچی سەتوتنێکی هەبواە بۆیان پڕەکرد لە تووتن و بەرماخیان ئایە و ئەمانە جا پێشمەرگەیەکمان ئەمر وا بوو کە بە هیچ نەوە ئێمە ئەگەر لە ماڵێکی شامی خواردنیشمان نێنێ داوان نەکەین بە ئارەزوی ئەوان بێ ینی لە سەردەمی شۆڕشە پێشمەرگەی کوردستان هیچ کاتێک زۆری لە ماڵێک نەکردووە بۆ پێدانی خواردن بە هیچ نەوەیە هەتا کە لە وەختی ڕۆشنا لە گوندێکەوە بۆ گوندێکی تر ئەگەر بەلای بێستانی کاڵک و شووتی و یاخۆ بەلای ڕزەکە تێپەر ببووینە بۆمان نەبوو خەیارێ ترۆزێ لێ بکەینەوە یا کاڵێکی شووتە یا بچینە
ناو ڕزەکەەوە هێشۆ ترێ لێ بکەینەوە بە هیچ نەوەت تفمان بۆ قودداوە بەڵام بەلا تێپەر بووین و نەچکە ئەوە ماڵی میلەتە ئێمە کە شوێن ئەوە کەوتون بۆ خزمەتی میلەت ئێمە نابێ خۆمان دەستدرژی بکەینە سەر هیچ شتێکی میلەت. باسی هاجرت بۆ نەکردم. جا پێشمەرگەیەکمان لەگەڵا بوو ناوی هاجر بوو دۆستی ئەوە دائما ئەمبینی کە خەریکی نۆژ و ڕۆژ و ئەمشانە بوو ئەوە هەتا لە ماڵان حەزێک کرد بە پارەی خۆی خواردنوشتی بۆ بێنە پێشەوانێ خۆی پارە یا بۆ هێلکە یا ملیشک شتێ بیکڕێ بۆی حازر بکەن بە ئەو شێوەیە بوو لە شەڕیشە وەکو ڕاستپاردەی سەر و بەرزانی ئەویش دوایەکەرەوی خوا ئەوەی دوشمنە لەو دوشمنی شۆ بەرامبەر بە خوا بە دەستی من نەکوژرێ بەڵکو هەر بری ناربێ بە ئەو شێوەیە تاریە کرد. مامۆستا دواتر سوپای ڕژێم ینی سوپای حکوومەت لە شەڕێکا لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان لە سەردەمی شۆڕشی ئەیلوول لە ساڵی 1961 ئەشکێن و سروشتی حکوومەتی شوا بووە کە هەر کاتێک هێزی بشکایە بەرامبەر بە هێزی پێشمەرگە داوای مفاوەزاتیە کرد داوای کۆبوونەوەیە کرد لە بارزانی نەمەر بۆ گفتوگۆ جام گفتوگۆیانەی بێگومان ئامانجەکەی ئەوە بووە کە سوپا دیسان خۆی ڕێک بخاتەوە هجوومێکی تر بکاتە سەر هێزی پێشمەرگەی کوردستان لە حەفتەی 12 1961 عەقیل حسێن عەبود لەگەڵ حەسەن عەبود بەڵێ دێتە لای بارزانی نەمەر بۆ گفتوگۆ بۆ ئەوەی کە مفاوەزات بکەن بارزانی پێڵێت کە چەند پێشمەرگەیەک ڕاست پێرێ بۆ لای پێشوازی لێ بکەن شوێنی کۆبوونەوەکە ئاڵوگۆڕەکەن شوێنی کۆبوونەوەکە گۆڕێمە لە مستەفای بارزانی باسی ئەو ڕووداوەم بۆ بکەوە پێم وابێ دوجار ئەو شوێنەی کە پێشتر دایانناوە بۆ کۆبوونەوە بەردومانەکرێت ئەو ڕووداوە چۆن بوو؟ وەختی حکومڕانی عەبدولکەریم قاسم بوو ئەو حەسەن عەبود کە ئامێرە حامی سوپا بوو لە مووسڵ داوای لێ کردبوو کە بگاتە لای سەر بەرزانی بۆ مەبەستی وتوێش بەڵام خۆی پێشەچی شوێنێکی دیاری کردبوو نزیک بە شیوەدۆڵ و پردێک وتوی لە لای ئەو پردەوە با مەلامسفا بێتە ئەوێ و بیبینە و قسەی لەگەڵا بکە بەڵام مەلامسفا وەکو پێشبینیەک عەلی عەسکەری و جەماعەتێکی نار وتی بڕۆن وەختێ حەسەن عەبود گەیشتە ئەو شوێنە بیهێنن بۆ لای من سەر بەرزانی لە شوێنێکی دوورتر نزیک دارستانێ بوو لێ دانیشتە بوو کە حەسەن عەبود دەگا پێشمەکان ئەهێن بۆ خزمەت سەر بەرزانی دوایی بینێکی زۆر کەم دوو تیاری میگیە یەکسەر لە بن ئەو پردە ئەو دای ئەبێژێ بە ڕاکێت ئێتر مەناسا فەرمێ بە حەسەن عەبود دەڵێ ئێستا ئەگەر من و تۆ لەویا بووینە هەردووکمان ئەکوژران چاوە لێ تۆ بەحسا بۆ مفاوەزە هاتوو بۆ توێش هاتووی بۆ لای من بەڵام ئەوە تا عەبدولکەریم قاسم قەسی کوشت و هی منیشەکە ئیتر وتوێژی چی؟ بەڵێ پێم وابێ دواتر حەسەن عەبود دەستگیرەکرێت بەڵێ کە گەڕایەوانێ کە گەڕایەوە بۆ لای عەبدولکەریم قاسم وتوێ بۆ مەلامەسوان نەهێناوەتە لای پردەکە وتوی ئیتر وەکو بڵێ چوومەژە دەسەڵاتی ئەوانەوە ئەوان منیانورد بۆ شوێنێکی تر وتی باشە تۆ دەماچێ پێ بوو بۆ مەلامسوان دەکوشت وەڵا منەکە هەر دەستیشم بجوڵانە حرزەکانی دەوروپشتی یەکسەر ئۆکۆڵێ منیان ناگردی ئایان کوشتم ئێتر ئەو دەست بە حەبسی کرد ماوەیەکی زۆر وازانم چەند مانیە حەسەن عەبود سەحبەلیەت کرا و فەسڵ کرا و حەبسیش بوو. زۆر سپاس مامۆستا کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێت بەشی یەکەمی بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێت لە بەشی دووەمی بەرنامەکەماندا باس لە دامەزراندنی یەکەم بارگای بێتەلی شۆڕش دەکەین لە بەشی دووەمی بەرنامەکەماندا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەشی دووەمی بەرنامەکەمان بەخواتان دەسپێرن و خواتان لەگەڵ